بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست بەژمارە لێکەوتەکانی نزمبوونەوەی بەهای دیناری عێراقی و بەرزبوونەوەی بەهای دۆلاری ئەمریکیتان بۆ دەخەینە ڕوو کە لە کۆتایی 2022 بە شێوەیەکی بەرچاو بەهای دۆلاری ئەمریکی بەرز بۆتەوە کە لە دوای 2023 ئەم بەرزبوونەوەی تۆمار نەکردووە. دابەزینی بەهای دیناری عێراقی و لێکەوتەکانی بەراورد بە پێش 19/12/2022 بەهای دۆلاری ئەمریکی بەڕێژەی لە سەدا 31 لە کۆتا ڕۆژەکانی 2022 بەرامبەر بە دیناری عێراقی ڕووی لە بەرزبوونەوە کردووە. پسپۆڕانیش باز دەکەن بەشێکی هۆکاری تەکنیکیەوەی کە کەم دۆلار خراوەتە ڕوو، بەشێکیشی پەیوەندی بە فشارەکانی بانکی فێدراڵی ئەمریکاوەیە بۆی کە دۆلار بەدەست ئێران نەگات لە عێراقەوە. بەڵێ سەبارەت بە کەی دەستکاری نرخی دۆلار کرا دیارە لە 19/12/2020 بە بڕیارێکی بانکی مرکزی عێراق نرخی دۆلار بەرز کرایەوە. ئەو کاتە نرخی دۆلار 118,000 بوو، نرخە فەرمیەکەی بەرز کرایەوە بۆ 146,000 دیناری عێراقی. ئەو کاتە بەڕێژەی لە سەدا 23 نرخی دۆلار بەرز کرایەوە، بەڵام دواتر لە کۆتایی 2022 ڕێژەکە زیاتر بوو تا گەشت ڕێژەی لە سەدا 31 نرخی دۆلار بەرز بەوە. بەڵێ لە 27/12/2022 نرخی 100 دۆلاری ئەمریکی بەرامبەر بوو بە 160,000 دیناری عێراقی. ئەمە یەکەمین جارە دۆلاری ئەمریکی ئەو ئاستە بەرزەی تۆمار بکە بەرامبەر بە دیناری عێراقی. لە سەبارەت بە قازانجەکانی حکوومەت دیارە لە بەرزبوونەوەی بەهای دۆلار هاوڵاتیان کاسبکاران زیانمن، بەڵام حکوومەت خۆی قازانجێکی زۆر لە بەرزبوونەوەی بەهای دۆلار دەکات. بۆ نمونە مانگانە لە 2022دا نرخی نەوت بەرز بووە لەو 142 داهاتینەوتەی کە دەگەرێتەوە بۆ وەزارەتی تقریباً تێگەڕا 550 ملیۆن دۆلار گەڕاوەتەوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان. ئێمە ئەگەر پێشتر بەر لە بەرزبوونەوە حیسابیکەن 550 ملیۆن دۆلارەکە حیساب بکەین بە 122,000 ئەو کاتە دەکاتە 671 ملیار دینار. 550 ملیۆن دۆلارەکە بە 150 دینار کەمتریشمان خەمڵاندووە لە بەرەوەی کە پێشتر دۆلار زیاتریش بەرز بوو، بەڵام ئەگەر بە 150,000 دای بنین 100 دۆلار بە 150,000 دیناری عێراقی، ئەو کاتە حکوومەت هەرێم 825 ملیار دینار داهاتەکەیەتی. دیارە لەو ڕێژەیە حکوومەت هەرێم مانگانە 154 ملیار دینار قازانج دەکات، واتە لە بینی 122,000ەکە و 150,000ەکە حکوومەت لە داهاتینەوت مانگانە 154 ملیار دینار قازانج دەکات. ساڵانەش 1 تریلیۆن و 848 ملیار قازانج دەکات، واتە ئەو قازانجەی کە حکوومەت لە بەرزبوونەوەی نرخی دۆلار دەستی دەکەوێت بەقەت دووموچەی تەواوی موچەخۆرانە لە ساڵێکدا. هەرچەندە بەشێک لەو بەرزبوونەوەی نرخی دۆلار قازانجی ئارتی بانکیش تێدایە لەبەرەوەی کە بەپێی راپۆرتی لیژنەیەکی پەرلەمانی کوردستان ئارتی بانکە داهاتینەوت بە دۆلار دەچێتەوێت لە هەر 100 دۆلارە 1000 دینار قازانج دەکە. مانگانە ئارتی بانک نزیکەی 5 ملیار دینار قازانج دەکە لە ساڵێکە 6 ملیار دینار لە گۆڕینەوەی بەهای دۆلار بۆ دیناری عێراقی قازانج دەکە. بینە سەر مەسەلەی موچە یاخود کاسبکاران کە چەندە زیانیان کردووە. موچە لە بەرامبەر دۆلار دیناری عێراقی لە بەرامبەر دۆلار هێزی کڕینی لەدەستداوە بە جۆرێک کە بەڕێژی لە سەدا 31 بەرز بۆتەوە، واتە گەر ملیۆنێک جارانت هەبوو بێ ئێستا وەکۆوەیە 690,000 دینار وەربگری، واتە پارەکە دیناری عێراقی بەهاکەی بەڕێژەی لە سەدا 31 کە لەدەست داوە. ئەگەر نمونەیەکی تر بێنینەوە بۆ نمونە ئەگەر 500,000 موچەخۆر بی یاخود کاسبکاربی داهاتی مانگانەت 500,000 بێ ئێستاوەکەوە 350,000 وەربگری لەبەرەوەی کە 150,000 دینار زیانت بەرکەوتووە لە ئەنجامی بەرزبوونەوەی نرخی دۆلار. ئەمە جگەلەوەی کە جگە لە بەرزبوونەوەی نرخی دۆلار دیارە لە بۆرسەی جیهانیشە نرخی شتومەک پێشتر نزیکەی لە 130 بەرز بووە، واتە ئێستا ئەو موچەخۆران یاخود کاسبکار مانگانە دەستی دەکەوێت بەقەدەر نیوەی ئەو موچەیە کە پێش بەرزکردنەوەی بەهای
دۆلار لە کۆتایی 2020 دەستی دەکەوت. بەڵێ جگە لەوەش کە عێراق بە پێی ئامارەکە مەزن دەکرێت عێراق و هەرێم ساڵانە بە بەهای 90 ملیار دۆلار کەلوپەر لە دەرەوە هاوردە بکەن لە بەرۆهێم عێراق و هەم هەرێم وڵاتێکی هاوردەکارن و لە زیاتر لە سەدا 90 پێداویستەکانیان لە دەرەوە هاورد دەکەن. بەپێی ئاماری بانکی نێودەوڵەتیش لە ساڵی 2021 کۆبەرهەمی عێراق 207 ملیار دۆلار بووە، بەڵام ئێمە دەبین نزیکەی 100 ملیار نزیکەی 100 ملیار لە بەرهەمەکە خەرج کراوە بۆ دەرەوە و بۆ پێداویستانەی کە پێویستن. ئەوەی کە بینیتان بەرزبوونەوەی بەهای دۆلاری ئەمریکی و زیانەکانی و ئەو زیانانەی کە وڵاتیان دەیکا و قازانجێکی زۆر حکوومەت هێرێمی کوردستان لە بەرزبوونەوەی بەهای دۆلار دەستی دەکەوێت. بەخوای گەورەتان سپێنی خواتان لەگەڵ.